ولی تماشاوانیجا مجارا به پارێزگەبوون هەڵەبجە لێ 13 ئادار 2014 لێوی دەمی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی ئیمزا لەسەر پارێزگەبوون هەڵەبجەوەکە چارەمین پارێزگا هەرێما کوردستانی کردە واتە سێ ڕۆژانبەری یادا کارەساتێکی میێبارانکردنە هەڵەبجە لە 2014 حتا vêgavê ev proje yasaya li Parlemanê Iraqê dest ew destî pê tê kirin heta niha deng li ser nehat dan gelo wê divê saetê da deng ser bê dan em ê bişopînê ka dê rewşa bît. Berhal mêvanekî mêjaya birêz Şahin Hemareza cêgirî parêzgarê Helepçe û li Helepçe li gelmane Kayek Şahin em katew baş. Xwe dezanî li 2014 biryarî Hikûmetê Herêmî Kurdistan bûye ke Helepçe bibête parêzga êdî parêzgar li Herêmî Kurdistan bem şêwê teamül lê gel dikirê. Belam li Parlemanê Iraq lew katewe ta êsta deste bem proje yasaya dikirêt pesen nekirawe. Pê waye lem saete da lem kazjmêre da pesen bikirêt? زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان دیارە و خۆتان نیشارەتی پێدا سەرەتا ئێمە لە ساڵی 2014ەوە پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتەوە بڕیاری لێدراوە کە بێتە پارێزگا هەتا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە وەک پارێزگا تەعاملی لەگەڵکرێت بەڵام ئەوەی ماوەتەوە وەک خۆتان نزانن ئێمە لە چوارچێوەی حکوومەتی عێراقی فیدراڵیان پێویستی بە ڕەزامەندی دەوڵەتی عێراقی هەیە پێویستی بە ڕەزامەندی پەرلەمانی عێراق هەیە دیارە لەو مدەیەوە تاکو ئێستا کۆمەڵێ هەنگاوی باش نراوە بۆ ئەوەی ببێتە پارێزگا و ئەم ڕۆژ بە هەمومانەوە خەڵکی هەڵەبجە کە سوکاری شەهیدان خەڵکەتی کۆشەرەکەی کوردستان چاوەڕوانی هیمەتی ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستانە بین چاوەڕوانی ئەندام پەرلەمانە برە عەرەبەکانمانە بین لە شیعە و لە سوندە دەسی برایەتیان ئەگوشین کە ئەمڕۆ دەنگ بدەن بە هەڵەبجە کە بێتە نۆزەمین پارێزگا لە حکوومەتی عێراقی فیدراڵدا هیوامان وایە دەنگی پێ بدەن و ئەمڕۆ کۆتا جەلسەیە بە دانیشتنی بە پارێزگابوونی هەڵەبجە لەبەرەوە ئێوە لە پارێزگا هەڵەبجە بە تایبەتی بەرپرسانی ئیداری پارێزگا هەڵەبجە زیاتر لە هەموو کەسێکی دیکە محتەمن بەم پرسەوە بە پێ زانیاریەکانی ئێوە حتا لە سنووری پارێزگا هەڵەبجەش پەرلەمانتار هەیە لە پەرلەمانی عێراق زانیاریتان هەیە گەلو کە فعلا ئەمر و دەنگێک هەبێ بە 19 پارێزگا عێراق لەلایەن پەرلەمانی عێراقەوە پەسەند بکرێ هەڵەبجە؟ بەڵێ دیارە هەموو شتێک هەموو بڕیارێک خەڵک هەیە تەئیدیەکە و خەڵک هەیە تەئیدی ناکات ئێمە قسەمان لەگەڵ خوشک و براکانی خۆمان کردووە لە پەرلەمانی کوردستان ئەوان قسەیان لەگەڵ برا عەرەبەکان کردووە کە بە ئاڕاستیەکی باشە بڕۆن ئەوان هەندێکیان وعدیان داوە تا ئێستا کەسێک نییە بەڕەسمی کوتلەیەک نییە بەڕەسمی ڕەفزی ئەوەی کردبێ کە دەنگ لەسەر هەڵەبجە بدات هەمویان پشتیوانیان کردو بەڵام ڕەنگە لەسەر ئەشخاصە بێ هیوادارم ئەو ئەشخاصانەش بە هەمان شێوە بە چاوی دڵسۆزیانەوە بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی هەڵەبجە بۆ خوێنی شەهیدان ئەمڕۆ ئەوانیش بە هەمان شێوە دەنگ بتەن و ئەمڕۆ هەڵەبجە بێتە نۆزەمین پارێزگا لە دەوڵەتی عێراقی و تا ئێستا هیچ شتێکی واش نەوتراوە بە ئێمە کە یەکێک لە کوتلەکان ناڕازی بێ بەرامبەر بە پارێزگابوونی هەڵەبجە ئەو بۆش ئینشاڵڵا لە چەند سەعاتی ئایندا ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە بەڵهەمەکەی بینون و نەتیجەکەی بینەوە ئینشاڵڵا ولی کاکشاین لەگەڵ ما بمێنەوە ئێمە چینە عێراق لە پەرلەمانی عێراق زیاتر ئەم پرسە گوتو پێش دەکەین ولی هەڵبەتە ماشەوانیجا ئەکیش پرسگirêkên دنیên cidî yên Kurdan taybetî pirsan Herêma Kurdistanê li Parlemanê Iraqê zorîna siyasî wan heye zorîne ne gelek caran vê zorînê di berjevangeha xwe de bikartînin nayêne jêrbarê komekê babet û pirsên niştimanî parêzgeha Helepçe remza berxudanê remza têkoşînê bi sedema kimyabarankirinê Helepçe jariye rejimeberiya Iraqê ve êkî ji noqtên reşên navçavên vê rejîmê dibe ew jî sedem be ku ev rejîmeş roh û rîşal ve hata helkendandin حتى بو vêkê jî rêz li qurbanî danên Helepçe nayete girtin berhal Kayek Şahin xwe cêlê bû li peyamnêrman li Bexda çûn basî ew kir ke dufaqiyek heye îzdîwaciyetêk heye li nav Parlemanî Iraqê Sadîqûn heye Asaya Pehlul Heq heye komelek parlamentarî tir heye ewan nîşanên debêt komelek qeza Iraq bêje be parêzga duatir êmeş li ser em pirsa qisa dike bo em pêş heta tu çi زۆر سپاس دیاری گوێم لە پەیامنێرە بەڕێزەکەتان بوو تەکیدی لەوە کردەوە ئەو دیارە معلوماتی زیاتری لە بەرەوەی لە بەغایە بە جەنابیان و دیارە ئەو کوتلانەکە داوای ئەوەیان کردو ئێمە خۆ هەڵەبجە لاریمان نییە لەوەی هەر شوێنێک لە لایەن دەوڵەتی عێراقیەوە ئەبێتە پارێزگا بگرە پشتیوانیشیانەکەین ئێمە ئەوەی گرنگە بە نیسبەت ئێمەوە کە ئێستا هەیە ئێمە پارێزگابوونی هەڵەبجە و لەبەرەوەی چەند ساڵە ئێمە لە هەوڵی ئەوەداین و ئینشەڵڵا ئەوانیش لە ئایندا لە هەوڵی ڕێکاری یاساییەکانی خۆیان تەواوکردن و برادەرانی ئێمەش کە وەکو قسەیان لەگەڵا کردن ئینشەڵڵا دەنگیان پێ ئەدەن
بۆ بە پارێزگابوونی ئەو شوێنانی کە ئەوان خۆیان ئەیانەوێ بەڵام ئێمە نامانەوێ مەسم بیخەنە ئەوە چونکە خۆوەکو خۆیان ئەزان و هەموو برا عەرەبەکانیشمان ئەزان ئێمە هەڵەبجەیەکێکین لەو شارانەی زۆر مزەحین زۆر تەسخیمان داوە شەهیدمان زۆر بۆ وێرانکاریمان زۆر بەڕوو کراوەتەوە زۆر جا زوڵممان لێکراوە لەلایەن ڕژێمەکانی پێشووی عێراقەوە و هیوادارین بەم دەنگدانەی ئەوان بتوان ڕۆحی شەهیدانی ئێمە ئاسوودە بکەن ئێمە دەستی برایەتیان ئەگوشین دەستی هاوسۆزیان ئەکوژین کە بەرامبەر بە خەڵکی کوردستان و بەرامبەر بە خەڵکی هەڵەبجەی شەهید و بە کەسوکاری شەهیدان هەیە و هیوادارین ئەوانیش لە ئایندەدا هەر هەوڵێک ئەدەن بۆ بە پارێزگابوونی هەر شارێک لە شارەکانی خۆیان و گەورەکردنیان ئێمە برادرانی ئێمەش بە هەمان شێوە دەنگیان ئەدەن و دیارە ئەوان زیاتر لە نزیکەوە ئاگایان لە وتوێژەکانی خۆیان هەیە و وعدیان پێداون ئەو وعدانی خۆیان ئەبەنە سەر بۆیان و ئەوانیش کوێیان ئەوێ لە ئایندە ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیکە ئەوانیش بنە بە پارێزگار بە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە. بەڵێ خۆتە زانی ئەو بابەت و پرسانی کە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە تایبەتن بە خەڵکی کوردستانەوە لە پەرلەمانی عێراق زۆر دەستە دەستیان پێکرێ بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە کۆدەنگیەکی کوردستانی هەیە لەناو پەرلەمانی عێراق بەوە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە ئەگەر ئەم پرسە لە پەرلەمانی عێراقیش تێپەری هەر تێدا پەرێت ئەم ڕوبێ یاسەبەینێ زوبێ یادرەنگ ئەمە تا چەند خزمەتی هەڵەبجە دەکات پارێزگای هەڵەبجە دەکات لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی کۆمەڵی پرسی ترەوە. بەڵێ بەتەکید ئیشەڵا تێپەڕێ ئەمڕۆ ئەمە و هەڵەبجە ئەبێتەوە زەمین پارێزگا دیارە بوونی بە پارێزگا هەڵەبجە گرنگی خۆی هەیە لەبەرەوە ئاوەدانی ڕووی تێکات لەبەرەوە بودجەی تایبەتی بۆ سەرفەکرێوەکو هەر پارێزگاکانی لە عێراقێ و کۆش لە پارێزگاکەی ترکە لە عێراقەیە و ئەهمێتی ئەبێت و دیارە ڕووی ئاوەدانی چ لە ڕووی بژدەوە چ لە ڕووی خزمەتگوزاریەوە چ لە ڕووی دامەزارنی خەڵکەوە چ لە ڕوویکردنەوەی هەندێک بەڕێوەبەرایەتی کە تا ئێستا هەر لای ئێمە پەیوەندیان بە تایبەتی بەڕێوەبەرایەتی فدراڵەکان کە تا ئێستا هەندێکیان پەیوەندیان بە پارێزگای سلێمانیەوە هەیە ئیشەڵا ئەوانە هەموو سەربەخۆ ئەبن و خزمەتگوزاری ڕوو لە ناوچەکە ئەکاتووە دیارە بۆ پارێزگابوونیش هەر ئەوە نییە بڵێن ئێمە بە ناوبمانکەن بە پارێزگا و خزمەتگوزاریمان بۆ نەکەن لەگەڵ ئەوەش ئێمە کە ئەمڕۆ بە سوپاسەوە کە ئەندام پەرلەمانە برا بەڕێزەکانمان لە کورد و لە شیعە و لە سونە و برا عەرەبەکان هەمویان کە دەنگ ئەدەن بە پارێزگابوونی هەڵەبجە هەر ئەوە نەبێت لەسەر کاغز بێ و بە ناو پارێزگا بێ خزمەتگوزاری زیاتر بۆ ناوچەکەمان بکەن چ لە ڕووی بژە و بۆمان دابین بکەن ئەو شوێنانی کەوتم ئەو بەڕێوەبەرایەتیانی کەوتم بە جدیکاری لەسەر بکەن و بۆمان بکرێتەوە و ئەهمێتی زۆری شێبێن بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ ئێمە. شاهین حەمەڕەزا جێگیرێ پارێزگاری هەڵەبجە بیڤیا کاک شاهین هون هەڵەبجەی ئیرۆن و چەیکە خۆش گۆهلێ ببن و فعلەن مستحقی باشترینن gelek spas.